خۆشەویستانم سڵاوتان لێبێ و بارینتان باش ئەم کاتێ و گشت کاتێکتان لەمە کاتێک خۆشتر بێت. خۆشەویستان ئەڵقەی کینۆی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەین بێگومان وەکو چەند ئەڵقەی ڕابردووی بەرنامەکەمان قسە لەسەر یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بەتایبەت کە یەک دوو ڕۆژی ماوە بووی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەتاوی بکرێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان تەمەنی بێ بە 45 ساڵ. ئەم بابەتە گرنگی پێدەین لەگەڵ ئێوە باسێککەین لەگەڵ میوانەکانمانە باس لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بەتایبەت کە یەکێتی لە سەردەمێکا دامەزرا یاخود لە قۆناغێکدا دامەزراکە قۆناغێک بوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ ئومێدێکیان بە شۆڕش و بە سیاسیەکانی کورد نەمابوو. لەو کاتەیە کۆمەڵێک سیاسی و کەسایەتی گرنگی هەرێمی کوردستان دەستیان کرد بە دامەزراندنی حیزبێک بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و ساڵێک دوای دامەزراندنی ئەم حیزبە شۆڕشێکیان دروست کرد بە ناوی شۆڕشی نوێی گەلەکەمان. ئەمە بوو بە ئومێدێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لەو کاتەیە لە خراپترین دۆخدا بوون. حکوومەتی عێراقی بە هەموو پێوەرەکان دژی ئەم میلەتەوە سابووە و کام تاوانەی زۆر گەورە بوو بەرامبەر ئەم میلەتەی کرد. یەکێتی لە سەرەتای دامەزراندنیەوە گرنگی تەنها بەکاری سەربازی نەدا، پێشە شتێک گرنگی بەکاری ڕێخستندا لە ناو ڕێخستنەکانە گرنگی بە پێگە و ڕۆڵی لاواندا و ژناندا لەگەڵ ئەمانە کەسە خوێنەوارەکانی هێنایە پێشەوە ڕاوێژی پێکردن. دواتر کە تۆڕێکی گەورەی ڕێکخراوی دروست کرد و ڕێخستنەکانی دروست کرد براریدا لەو قۆناغەدا کە قۆناغێکی گرنگە پێویستی بە شۆڕشی سەربازیەوە چووە شاخەکان لەوێ جارێکی تر شۆڕشی دروست کردەوە. هەرم شۆڕشە بوو دواتر هەرێمی کوردستانی گیان بەم قۆناغە. لە بەرنامەکەی ئەمڕۆدا قسە لەسەر ئەم تەوەرانە ئەکەین مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان، لاوان، خوێندکاران، قوتابیان، مامۆستایان، تەنانەت ئەندازیاران و کەسە تەکنیکیەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆچی یەکێتی گرنگی بەم ڕێکخراوانە ئەدات تا چەند یەکێتی گرنگە بەلایەوە لەگەڵ ئەوەی کە حیزبێکی سەرتاسەریە بەڵام لەگەڵ ئەوە ڕێکخراوەکانی و کادرەکانی ناو خەڵکا بن. ئامانجی چییە لە دروستکردنی ئەم ڕێکخراوانە؟ ئەم بابەتانە گفتوگۆکەین لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆدا هیواداری لەگەڵمان بن و قسە بکەین لەگەڵ کۆمەڵێک کادری پێشکەوتووی کۆمەڵە کادری مەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئەمان لە ناو خەڵکان و نمایندەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن و لە هەمان کاتیشدا نمایندەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن بۆ گەیاندنی داواکارەکانیان بە یەکێتی و بە حکوومەت و ئەوەی کە ئەکرێت بە حیزبێک ناکرێت بە تەنیا بە سەرکردایەتی حیزبێک ناکرێت بە ڕێکخراوەکان نەکرێت ڕێکخراوەکان و پەلوپۆی حیزبەکەوان چونەتە ناو خەڵکەوە. قسە لەسەرم بابەتانە ئەکەین چۆنەتی کارکردنیان و ئایندەی کارکردنی ئەم ڕێکخراوانە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەتایبەت کە یەکێتی لە ماوەی ڕابردوودا کۆنگرەی نوێبوونەوەی بەست و ئەم چەند ڕۆژەش یادی نوێبوونەوەی ئەکات بزانین بەرنامەی یەکێتی چییە، بەرنامەی ڕێکخراوەکان چییە، ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئومێدیان لەسەر هەڵچنیوە و چاوەڕێکن لە یەکێتی و سەرەتاکانی دەرکەوتنی نوێبوونەوەی یەکێتی دەرکەوتووە بزانین چۆنەتی کارکردنیان چۆنەوە چۆن جارێکی تر بەرگێکی نوێبوونەوە بە یەکێتی ئاکەن. ئێمە ئەم بابەتانە باسەکەین لەگەڵمان بن بە درێژایی کاتژمێر و نیوەک. یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئاوەدانیم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی یەکێتی
سفين لبن داوية جدي لبن نهاية يجيتني اجتماعي عندما عوداني قابل شورشيني أونديني يسار يجيتني اجتماعي يجيتني اجتماعي خۆشەویستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی 45 ساڵی تەمەنیدا بەپێی قۆناغەکە بەپێی هەلومەرجەکە ئەوەی پێویست بوو بێ سیاسەتی خۆی گۆڕیوە بە تایبەت ئەوەی لە سەرەتای خەباتیا بە ڕێخستەکان دەست پێ کردووە دواتر دوای ساڵێک شۆڕشی نوێی گەلەکەمانی دەست پێ کردووە چۆرە شاخەکان و شۆڕشی چەکداری دەست پێ کردووە لە پاش ئەوە بەپێی قۆناغەکە و پێی هەلومەرجەکە و پێداویستی هاوڵاتیان و ئەمرازەکان بۆ گەشتن بە ئامانج سیاسەتی خۆی ڕەنگە گۆڕی بێت ڕەنگە لە هەندێک کاتە دانووسانی لەگەڵ نیارەکانیا کردی بێ لە هەندێک کاتە چوبێتەوە شاخ و شەڕی کردی بێ ئەمانە بەپێی پێویستی قۆناغەکە بووە دوجاریش حکومڕانی دەست پێ کرد دوای ڕاپەڕین کە حکوومەتی هەرێمی کوردستانی پێکێنا ئەمە جۆرێکتری بوو لە قۆناغی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو قۆناغانەدا یەکێتی ڕۆڵ و پێگەی ژنانی لەبیر نەکردو هەمیشە ژنان بەشێک بوون لە ڕێخستنەکانی یەکێتی لە شۆڕشەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە راپۆرتێکمان ئامادەیە پامنێرمان و هاوکارمان لەگەڵێک لە ژنە چالاکوانەکانی سەردەمی شاخ و شاری یەکێتی نیشتیمانی کوردستان قسە ئاکات بە یەکەوە گوێبیستی و راپۆرتە هەبین. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش میوانی ئەم جارەمان خاتونێکی سنووری ئیداری ڕاپەڕینە کە زیاتر لە 30 ساڵە لە کاری حیزبی و ڕێکخراوەییدا بەشدارە و لە هەمان کاتدا لە پاڵ ئەرکە حیزبیەکەی ئەرکی حکومیشی هەیە وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانە دامەزراوەکانی حکوومەتدا لە ڕابردوو سەرۆکی شارەوانی سەنگەسەر بۆ لە ئێستادا سەرۆکی شارەوانی ژاراوایە ئێمە لەم یادەدا گفتوگوی لەگەڵ ئەنجام دەدەین و بێگومان خات و ڕێزان خدر خۆی ئەرباوکیشی شەهیدە ئەو یەکێک لە کادیرە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ڕێزان خان سڵاو دێبێ و کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. پاسان دەکەم کە دەرفەتان پێبەخشیم کە ئەمڕۆ لەگەڵتان ئەو چاپێکەوتنی ئەنجام بدەم هەر بە خێر مەستەر چاوم لێرەشەوە دەمەوێت سڵاوێک لە بینێرانی گەلی کوردستان بکەم سڵاوێک لە سەرجەم هەواڵان و کادرێن یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم هەمیشە هیوای شاد و سەرکەوتن و سەرفرازیان بۆ دەخوازم. خات و ڕێزان دیارە هەموو کارکردنێک بێگومان سەرەتایەکی هەیە سەرەتای کارکردنی تۆ لە کاری حیزبی لە چیەوە دەست پێ کرد؟ دیارە کە ڕاپەڕینی مەزنەکەی سەرەتای ساڵی 1990 کە ڕوویدا دیارە و کاتێ من خوێندکار بووم خوێندکاری چواری ئامادەی بووم دوای ئەوەی کە بڵین کە قوتابخانە هاتەوە من یەکەم جار پەیوەندیم بە ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە کرد دوجاریش پێشتر دیار و پەیوەندیم بە کەرتی ڕێخستنی حاجیاوەوە کرد لە چکاو کاتی مەڵمە لە حاجیاوا بوو لە سنووریدا کارم کرد وە کاری حیزبی و وەروە لە هەمان کاتیشدا پەیوەندیشم بە ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانەوە کوردستانەوە کرد و لەو کاتیەوە بەردەوام تاوەکو ئێستا کە بڵێن کە ئەوە نزیکەی 30 ساڵە کە من بەردەوامکاری حیزبی و ڕێکخراوی دەکەم و وەروە بەردەوامیشم لەسەر کارەکان. وەکو سەرۆکی شارەوانی سەنگەسەر و ئێستاش سەرۆکی شارەوانی ژاراوە ینی ئەرکەکە قورستر نییە بۆ تۆ؟ دوو ئەرک بێکەوە دیارە بۆ هەم بۆ پیاوان قورسە جانە نەخوازاکە ژنێک کە ئەرکی ماڵەوەشی لەسەرشان بێت و ئەروە بێ دوو کاری هەم حیزبی هەم ڕێکخراوەیش پێکەوە گرب دی و ئەنجامیان دەی بەڕاستی ئەرکەکان قورسن بەڵامە من خۆشبەختانە لەبەرەوەی کە هاوکار و پشتیوانمانە بڵێن بەردەوام بووم هەمیشە ئەو دوو کارانم بێکەوە ئەنجام داوە هەم کاری حیزبەکەش کاتێتیدا بڵێن بەردەوام بووم و بەردەوام پلەکانم بڕیەوە و بڵێوە ئیشم تێدا کردووە هەروەها هەمکاری حکومێکەش کە ئێستا بڵین پێشتر کە سەرۆکی شارەوانی ژاراوی بوو سەنگەسەری موستە سەرۆکی شارەوانی ژاراوام
بەردەوام ئەو کارانم پێکەوە ئەنجامدا و ینی دایانکەم کارەکانم لەگەڵ ئەوەشدا کە بڵین کە ئەرکی ماڵەشم لەسەرشانە دیارە قورسەوە کوژنێک بەڵام دەبێ زۆر جاران ئەم بخۆم قسەی دەکەم ژن دەبێ هەمیشە تۆزێک لە خۆ بردوو بێت کە لە خۆ بردوو نەبی کە بوێر نەبی کە هەندێک شتی بۆ هەندێک شتی بڵین بەلاوە نەنەی بەڕاستی هەندێک کار پێ ئەنجام نادرێت بەڕاستی دوو کار سێ کار لێ کاتدا وەکو ژنێک تۆزێک قورسە بەڵام ژن مادام ئێمە دەمان هەوێت ژن دیار بێت ژن لە ناوەندی بڕیاری سیاسیدا بڕیار بەدەست بێت هەم لە پلەی حیزبی و هەم لە حکومیەکاندا جێپەنجەی دیار بێت دەبێت دیارە لە خۆبردونیشمانێ بێت دەبێت بوێر بین دەبێت بەردەوام هەوڵ دەین دەبێت بەردەوام لە کارکردندا بین بۆی خۆمان بسەلمین کە ژنیش دەتوانێت شانبەشانی پیاوەکانمان یا خۆ ژنی وا بوێر و چالاک و گورجیشمان هەیە کە دەتوانێت لێ کاتدا چەند کارێک ئەنجام بدات کە دەتوانێت کە بەردەوام سەرکەوتوو بێ لە کارەکانی خۆیدا. باشە هاوکاری ماڵەوەتان چۆنە بۆ ئێوە؟ بەڕاستی دیارە من لێرەوە دەستخۆشێکی زۆر بۆ خێزانەکەم هەمیشە جێگای شانازیم بۆ من چکە ئەوان بەردەوام هاوکارم و پاڵپشت من کە ئەوان هاوکار و پاڵپشتم نەکەن لەوانێ من نەتوانم چەند کارێک دەیەکەوە ئەنجام بدەم چکە تۆ حساب بکە دەبێ لە ماڵی کەسێک نەبێ کارت بۆ بکات یعنی تۆ ئەرکی جگەلەوەی کە ئیشکردنی ماڵەشە دێتە سەرشانت کە تۆ ماڵ و میوان و ئەدی ینی بەخێوکردنی منداڵکە ئەو ئەرکێکی زۆر قورسە لەوانەیە منداڵەکان لە کۆمەڵک کار بێ بەشکەی لە کۆمەڵک ناز بێ بەشکەی بەڵام لە هەمان کاریشدا من بڵێن هەمیشە شانەز بە منداڵەکانم بۆ بە هاوسەرەکەم و بە خێزانەکەم داکەم و ئانۆ دەکەم کە بەردەوام پاڵپشتم بوون بەردەوام هاوکارم بوون کە ینی جیالەوەی کە ویستویانە کە بڵین کۆمەڵک بڵین کارم لە جیاتام بکەن کە هاوکار و پاڵپشتم بن هەندەریشم بوون یعنی ئەوان زیاتر هاندەریشم بوون کە من بتوانم ینی بەبەردەوام ئەو کارانە بکەم چونکە وەکو پێم گوتیەوە لێ کاتدا دوو کاری حیزبی دوو کار بکەی کاری حکومی کاری حیزبی و جگای کەلەوەی کە کاری ماڵەش و منداڵش لە سەرشامی بەڕاستی تۆزێک قورسە یعنی ئەوە بوێری دەبێت بەڕاستی ئەوە لە خوبردنی دەبێت بۆیە هەمیشە ژنیش دەبێت هەوڵدا لە خوو بردوو بێت دەبێت بوێر بێت بۆی بتوانێت ئەو کارانە بێکەوە ئەنجام بدات. بێگومان ڕێزانخان کاری حکومی ئەو خۆت باست کارەکەشی قورسە داواکاری هاوڵاتیان دڕبڕ دەکرێتەوە خەڵکێک ڕەنگە گلەی هەبێ خەڵکێک ڕەنگە گازندەی هەبێت تایبەت لە چەند ساڵی ڕابردوودا خۆتەزانی قەیرانی دارایی ڕوبڕووی ئەم وڵاتە بووە ئەتۆش لەو کاتێک قەیرانی داراییە بووی بە سەرۆکی شارەوانی ئەم سەنگەسەر و هەمی ژاراوە خەڵک داواکاری چۆنە سەرەتا دەمەوێت لە باسی سەنگەسەر بکەین ئەوەی کە بێگومان سەنگەسەرێکێک لە کۆنتتری ناحیەکانی سنووری پارێزگای ئیسلامیە توانیتان هیچ کارێکی گرنگ بۆ سەنگەسەر ئەنجامدەن لەو کاتێکە من لە ساڵی مانگیەکی 2015 بووم بە سەرۆکی شارەوانی سەنگەسەری لەو کاتێەوە قەیرانی دارایی کە دەستی پێکرد بوو بەڕاستی بۆ من ناخۆش بوو چونکە تۆ کە بتەوێت وەکو ژنێک زیاتر جێپەنجە دیار بێت چکە هەموو کەسێک پێی خۆشە کە پۆستێک وەردەگرێت جا چ حیزبی بێت چ حکومی بێت پێی خۆشە جێپەنجەی دیار بێ بە بەردەوام کار بکات و خزمەتی هاوڵەتەکانی کە جگە لەو کە تۆ پێت خۆشە کە خزمەتی هاوڵەتەکان دەکەی هەم شانەزشە بۆ حیزبەکەشت کە تۆ پۆستی حیزبیەکە وەری دەگری یاخود کادری حیزبی یاخود ئەو پۆستە حیزبەکەت پێیداوی یعنی پێت خۆشە بەڕاستی هەمیشە جێپەنجە دیار بێت پێت خۆشە کارەکان بکەیت بەڵام زۆر بەداخەوە کە من بوومە سەرۆکی شارەوانی سەنگەسەری قەیرانی دارایی بوو یعنی هەمیشە کە ئەوە وەکو شتێک ینی بۆی بەداخم ئێستاش کە من بۆ شێوی نەمتوانێت خزمەتی شارۆچکەی سەنگەسەر بکەم کێکێکە لە شارە بێنازەکان کێکێکە لە کۆنتترین ناحیەکان لە بڵێن لە کوردستاندا بۆیە بەڕاستی بۆ من زۆر ناخۆش بوو کە بۆ شێوەی نەمتوانیوە چکە بودجێکی وا لە بەردەستدانە بوو خۆتۆ چکە وەکو شارەوانی ئەتۆ ئەرکی تۆ چیە چەند کارێکە یەکەمە دێ پلاندا بنەی دووەمینیشان کە دەی بودجێکی باش لە بەردەستدا هەبێت کە تۆ پلانەکەت هەبوو بەڵام بودجەکە لە بەردەستدانە بوو کەواتە تۆ وەکوا بە هیچ نەکرد بێت کە ئەمیش بڵێن ڕاستە من کۆمەڵک بەرلەوانی بەرنامە پلانی خۆم بێ بۆی بتوانم هەم لە شارۆچکەی سەنگەسەری جێبەجێکم ئێستاش کە لە ژاراوام جێبەجێکەم بەڵام ئەو قەیران دارایی کە بەروکی هەرێمی کوردستانی گرتووە کە من نەمتوانیەوە بەڕاستی ینی وەکو پێویست خزمەتیان بکەم دیارە هاوڵاتیانش کە تۆ چکە شارەوانی بۆ خۆشی وایە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ هاوڵاتیان هەیە یعنی تۆ شارەوانی وەکوە خزمەتکاری هاوڵاتیەکانی شارەکە دەبی ئێمەش وەکو بڵین هەم شارەوانی سەنگەسەر ئێستاش کە ژاراوەیە کە بەردەوامیش داواکاری هاوڵاتیان لە زیادبووندایە و هاوڵاتیان دانەوێت خزمەتی باشتریان بکرێت چاویشیان لەوەیە پێشیان خۆشە کە بڵێن بۆیان بکرێت و ئەوانە هەرچەندە مافی خۆیانە ئەوان مافێکی سەرایی خوانە نەکەتەوە بڵێ وڵا مافێک بکاتەوە شتێکی کەمەچی بۆ جێبەجێکردن دەی پێ رازی بن ڕاستە کۆمەڵک شتیان بۆ کرا بوو پێش من
لەوانەیە بەس لە ئاسی داواکاری هاوڵەتەکاندا نەبێت لەو ئاسیدا نەبێت کە ئەوان پیانوە بێت کە شتی زیاتریان بۆ کرا و دانوێشتی زیاتریان بۆ بکرێت بۆیە بەردەوام هاوڵاتیانی چاویان لەوەیە هەم شارەوانی شوم حکوومەتیش ئیشی زیاتریان بوو کە خزمەتی زیاتریان بکات بەڵام بەداخەوە من نەمتوانی تاوەکو ئێستا لەبەرەو قەیرانیداری بۆ ژاراوە شەڕاستە بەڵێ بۆ ژاراوە شەڕاستە چکات و بەردەوام هاوڵاتیش داواکاریەکانی زیاد دەکات پێداویستەکانی ژیانی زیاد دەکات حەق خۆشێتی مافی خۆیەتی کە تۆ داوای ئەو شتانە لێ بکە بەڵام کەم تا کورتێک ئەوەندەی کە لە توانم داو بێ کە ینی ئەوەی کە پێم کرابێ بە خودی خۆم یاخودکەوەی زانیمە بەسەری خۆم دەکرێت بە دوواداچوون بۆ کردووە ئیشم لەسەر کردووە و گوردیش بووم ینی هەمیشێکێکم لەو ناشمەوێت بڵین باسی خۆم کەم وەسی خۆم کەم بەڵام هەمیشێکێک بووم لەو کەسانەکە ویستومە زۆرترین بڵێن شت داواکەم و بڵێن بیهێنم بۆی خزمەتی هاوڵاتەکانی پێ بکەم بەڵام وەک خۆم پێم وایە لە ئاستی پێداویستی و داواکاری هاوڵاتەکانمدا نەبووە بەڵ ئەوەی کە پێشم نەکرابێ ڕاست خۆ بە هاوڵاتەکەم گوتوە ینی نەمیستوە مجاملێ و لێڵکەم بڵم خەمن نەبێ بۆ داهات و سپێنێ نادووسپی سیسپی بۆ دەکرێت و ئەوانە کوتمە دڵنیا بە ئەوان تا ئێرە پێ دەکرێت بەڵام ئەوان دەبێت جارە سەبرم لێ بگری ینی هەمیشە ئاوا ڕازگوم لەگەڵ هاوڵاتەکان کە دێن بۆلان و سەردان دەکەن ڕێزان خان ئەوەی کە ئێستا ئەگەر بودجەیەکی باش لە بەردەستی تۆدا هەبێت ئەولەویەت بۆ ژاراوەت چیە ینی پێ وایە کارێکەیە پرۆژەیەکەیە کە ئەو لەوێت بێ زۆر خواستی خەڵکی لەسەر بێ ئەگەر بێت و بڵێ ئێستا بودجەیەکی باش لە بەردەستی خۆمدا هەبێت وەکو سەرۆکی شارەوانی و هەموو سەرۆکات شارەوانی جاراوە دیارە بڵێن ئەو داواکاری ئەو هاوڵاتیانی کە هاتوۆتە بەردەستمان کە بڵێن کە ڕۆژانە دێتە بەردەستمان دیارە داواکاریەکانیان هەموو لێ وەردەگرین ئەمەش تەماشا دەکەین بزانین کامان زۆر خواستی لەسەرە یعنی زۆرترین داواکاری هاتوۆتە پێش بەردەمان ئەمە ئەو داواکاریانە هەموو داکەینە بڵێن خاڵبندیان بۆ دەکەین کە خاڵبندیمان بۆ کرد کامان داواکاری زۆرتر لەسەر بوو من دەمهەیە ئەو بڵێن پرۆژەی بۆ شارەوانی بڵین هاوڵاتەکانی ژاراوی دابنکەم دیارە هاوڵاتیانەوەی کە زۆر داوای دەکەن ڕاستە لەوانەیە پرۆژێکی هەم گەشتیاریان بوێت هەم پیان خۆشە لەوانێ پارکێکی خێزانی زۆر گەوریان بۆ دروست بکرێت بەڵام لە هەمان کاتیشدا لەوانێ داوای ئاوە و ئاوەڕۆ داوای ڕێگاسازی لێ بکەن چکە ئەوە ئەگەر بڵێن ئەتۆ هەر لە ماڵێکی خۆتدا سیرکە کە بەردەمی ماڵەکەت کە بڵێن زێرابێکی باشی وای لێنی ئەو ئاوڕۆکی وا باشی لێنی یاخود بەرجات دەکەت قیرتاونی لەوانێت تۆزێک بۆ هاوڵاتەکەی بۆ خانۆکەی تۆزێک بۆی ناخۆش بێت ینی ئەوە چکە و سەرتایترین مافێتی کە تۆ دەیدەی بە هاوڵاتیانی ئەو شارۆچکەی بۆیە بڵێن لەوانەیە لەگەڵ ئەوەشدا کە بڵێن پێی خۆشە لەوانەیە لەلانی ئابوووریەکەی پرۆژێکی وای لێ بێت لاانە ئابوووریەکەی بڵێن هاوڵاتەکانی پێبرز بێتەوە بەڵام دەبێت لەوەش دەوە دەست پێ بکەی بزانەکە کامیان کە سەرتایترین مافێتی ئەوەی بۆ جێبەجێکی ئەمن پێم وایە بڵێن هەموویانەوە خوان گرنگن پرۆژەکان بەڵام داواکاری زیاتری هاوڵاتەکان لە پێساو دەگرین بۆی بتوانین پرۆژەکانیان بۆ تەقدیم کەین ئینشاءالله ئەگەر تەمەن باقی بێت و بڵێن بەردەوامی لە کارەکەماندا ئەو پرۆژانە کە زۆرترین داواکاری هاوڵاتیان لەسرە ئینشاءالله ئەو قەیرانەش بەسەر دەچێت ئەو قەیرانەش کۆتایی پێدێت و بودجێ باشمان دێتە بەردەستی ئینشاءالله کەو کاتەش بە باشترین شێوە خزمەتی بە هاوڵاتەکانی شارۆچکەکەمان دەکەین. ڕێزان خان باسی ئەومان کرد کە بەڕێستان کچە شەهیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و شانازی بەڕابردوو و ئێستا و داهاتوویشی نیشتیمانی کوردستانی شەوە دەکەن وەکو خانمێک کە هەم لە مووقعی حیزبیدان وەم پلی حکومیشتان هەیە پێگومان لەسەرکی یەکێتی چیتان هەیە بۆ یەکێتی و نوێبوونەوەی یەکێتی تاسەند ئەم مێژوو کە یەکێتی هەیەی جێگای شانازیە و چۆن دەڕوان لە داهاتووی یەکێتی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم ساڵیادی دامەزراندنێتی لە ساڵیادەدا دەمێستی ڕۆژ ڕوزنەوازش لە بەردەم گوڵکۆی شەیدان و گوڵکۆی سەرۆک مەمجلە دابنوێنم سڵاویان بۆ دەنێرم هەمیشە جێگای شانازی ئێمن و شەیدانە و هەروە سەرۆک مەمجلە لێش کە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە چونکە هەمیشە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بچووکترین هەواڵێکی دەبێت شانازی بە سکرتێریەتی یەکێتی سەرۆک مەمجلە لەو بکات چونکە سەرۆک مەمجلە لێکێک بوو لەو کاریزمانانی کە دووبارە بوونەوەی لە مێژودانیە لەگەڵ ئەوشدا کە سکرتێری حیزبێک بوو کە ئەو حیزبە کۆمەڵێک مێژووی پڕ لە سەروەری هەیە کۆمەڵێک داستانی گەورەی هەیە ئەو شتانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەیەی هەمیشە ئەو مێژوەکەیەتی ئێمە وەکو کادرێک وەکو کچە شەیدێک وەکو هەواڵێک وەکو هەم کەسێک کە بڵێن کە کار دەکەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە شانازی
بەوەیەوە دەکەم کە کادریەکێتی نیشتیمانی کوردستانم کە بابیشم لەو ڕێبازیدا کە بڵێنی شەهید بووە کە ڕێبازێکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە لەو ساڵیادەدا پیرۆزبایش دەنێرم بۆ هاوسەرۆکانی کێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم هەواڵان و کادیران و دۆستان و لایەنگەران و کە سوکار و پێشمەرگەدەرینەکان و تێکۆشەرانی کێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبان لێ دەکەم لەو ساڵیادەدا دیارێکێتی نیشتیمانی کوردستانیش کە لە ساڵی 2019دا لە کۆتاییەکانی ساڵ 2019 کۆنگرێ نوێبوونەوەی خۆی بەست یەکێتی هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە ڕابردوشدا بەردەوام هەوڵی داوە لێ نوێبوونەوە دابێ بەردەوام هەوڵی داوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بەهجوا پارچەی کوردستانەوە نەک بە تەنها پارچەکەی باشوور چکە بە بەردەوامی هاوکاری هەموو پارچەکانی کوردستانی کردووە لە ڕابردوودا وایە و ئێستاش لە داهاتوودا کە دەهوێ بەرەو نوێبوونەوە بۆ گۆڕانکاری دەڕوات ئێستاش دەهێوێ زیاتر لە جاران خزمەتی نەتەوەی کورد و هەرچوە پارچەی کوردستان بکات و واروها ئومێدیشمان پێیەتی هەمیشە ئەمن وەکو کادرێکی نیشتیمانی کوردستان بۆی ویستومە بەردەوام کاری لەگەڵدا بکەم و وەروها لیدانە بڕێم لەبەرەوەی پێم وا بێ یەکێتی نیشتیمانی کوردستان جێگا ئومێدی هەموو نەتەوە کورد و هەموو پارچەی کوردستانە. خاتو ڕێزان کاتەکەمان هەر ئەوەندە بوو دواوتە کە بتوێت لە کۆتاییدا شتێک بڵێ فەرموو. وەکو ژنێک کە لە ناوێکێتی نیشتیمانی کوردستاندا کار دەکەم هەم کادری حیزبیم و هەم پۆست حکومیشمێ و هەم کچە شەهیدیشم لە هەمان کاتدا بەڕاستی ئەمن وەک خۆم وەکو ژنێک کێکێتی نیشتیمانی کوردستان بۆیە بڵێنکە وەکو من گوتی شانازی پێوە دەکەم دیارێکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام هەوڵی داوە ژنان خزمەت بە ژنان بکات وەروەهای سەرۆکمان جەلال بە بەردەوام کاری لەسەرەوەی دەکرد کە ژنان داوای مافەڕاوەکانی خۆیان بکەن ژنان بوێر بن ژنان چالاک بن هەوڵدەن بێن کاری ئەم حیزبیش و ئەم حکومیش بکەن لە ناوەندەکانی بڕیاردا جێپێگەی خۆیان دیار بێت هەم بەشداریشیان پێ بکات بۆیە من داوای یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە بڵێ داوا لە ژنان دەکەم کە هەمیشە کە جێپەنجەی خۆیان بزان لە کام حیزبیدا دەبینەوە کە پیان وایە کام حیزبە خزمەتیان پێ دەکەم من دیارە و خۆم پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای ئومێدی ژنانە بۆیە من پێم وایە ژنان هەمیشە هەوڵدەن لەو بواراندا خوان بینەوە یاخود هەوڵدەن شەرمیان نەبێت بوێر بن چالاک بن بێنە دەرێ کار بکەن و لەناو هەم حیزبیش و هەم حکوومەتیشدا بۆی بتوانن بەشداری چالاکانیان هەبێت. دەست خۆش بێ خاتو ڕێزان جارێکتر سوپاس بۆ بەڕێزت سوپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمەدا وەکو کچە شەهیدێک وەکو کادیرێکی شێتی وەکو خانوێکیشکە لە پۆستی حکوومەتدا هیوای سەرکەوتن و تەمەندریشی بۆ دەخوازیین بەڵێ بەڕێزان ئەمە کۆتایی ئەم دیدارە بوو کاتێکی خۆش. یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئاوەدانیم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی سەفین لە بن دێو یەکێتی لە بن نایە. شهیدان ما امرو تاجی تو دونیم شانزی ها
شۆڕشینم ئاوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکەش پڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا کەم نین ئەو چاوانەی کە ڕۆژانە چاوەڕوانیان لێمان هەیە وەگەوەی بوونی تۆ بۆ ژیانی ئەوان گرنگی تایبەتی هەبێت ئێستامان بەرهەمی ڕابردوومانە نووسینەوەی ئەزمون و یادەوەری ساتەکانی ڕابردوو بە نەمری دەیاڵنەوە هەموو ڕۆژێک ژیان بە شێوەیەکی جیاواز خۆی نوێیەکاتەوە کاتێک لە کۆتایی هاتنی کارێک تەواوە بیت ئەرکێکی تر چاوەڕێ دەکات بە ئەنجام گەیاندنی هەر ئەرکێک خەباتێکە لە پێناو ئەوانی تردا شۆڕش وا فێری کردوین کە هەمیشە چاومان لە ئاسۆ بێت بۆ ئەوەی کاروان بەردەوام بێت پێویستە بێوچان لە هەوڵابین ئەوەی ئەیکەین کەسانێک دوای ئێمە تەواویەکەن لە دوای نسکۆ شۆڕشی نوێ لە سەردەستی چەند گەنجێکی خەباتجێر هەڵگیرسایەوە بەهێز و گوڕێکی تازەوە موژدەی بەردەوامی خەبات و تێکۆشان بەگوێی کۆمەڵانی خەڵکدا درایەوە مەشغەڵانی ئەمجارەی شۆڕش بڕوای ڕەنجدەران و هەژاران بوو زیندان و وەشکەنجە پەت و سێدارە سەری پێنەوی نەکردین کەمبژی و کەڵبژی بووە وێردی سەر زمانی هەمووان نەسرەوتن تا سەرکەوتن دروشمی شۆڕش و گەل بوو هاوڕێتی و خۆشەویستی خاک تێکۆشان بۆ ئازادی ئامانجمان بوو ڕۆژێکی نوێ دەست پێکات ئەوانەی چاوەڕوانیان لێمان هەیە بە هەستێکی زۆرەوە ڕێز دەنوێنن مێژومان لە ناو خەباتدا فێریەوەی کردوین کەنەوەی نوێ بۆ ژیانی داهاتووی گەل جێگەی ئومێد بن پەیاممان تەواوکردنی کاروانی تێکۆشانە و پێنووسەکەمان دەبەخشین بنەوەی نوێ تا بەدیهێنانی ئاواتەکان بۆ ئایندەیەکی گەشی یەکێتی با جۆش و خۆشی نەوەی نوێ ئاوێتەی ڕەوتی قاڵبووی خەباتمان بێت
خۆشەویستان جارێکی سڵاوتان لێبێ ئێمە لەسەر تەوەرەکانی بەرنامەکەمان بەردەوامین قسە لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان لە ناویکەتی نیشتیمانی کوردستان ئاکەین کادرە گەنجەکانمان کادرە لاوەکان ناویکەتی نیشتیمانی کوردستانە تا چەند ڕۆڵیان پێدراوە و تا چەند شوێندەستیان دیارەوە بۆ خەباتی ئایندە و ئێسایەتی نیشتیمانی کوردستان چۆن کارەکەن ئەم بابەتە ئەم تەوەرە قساکەین لەسەر ئەم ڕۆڵی لاوان بەتابەت ڕێکخراوەکانی لاوان ناویکەتی نیشتیمانی کوردستاندا بە میوانداری ئەم سێ بەڕێزە لەگەڵمان بەڕێز شکارستار لێپرساوی سنتەری ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لە خانەقینەوە هاتووە میوانمانە بەڕێز ڕێبین عەلی ئەندامی سکرتایەتی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان هاوکات بەڕێز باخان عەدنان ئەندامی سکرتایەتی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان زۆر بەخێر بێن پیرۆزبایی دامەزانی ڕێکخراوەکەشتان لێ یەکەن کە بەر لە چەند ڕۆژێک یادتان کردەوە باخان خان لە تۆ دەست پێەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان سەردەمی شاخە کۆمەڵی ڕێکخراوی دامەزران ڕێکخراوی خوێندکارانەوە ڕێکخراوی مامۆستایان ڕێکخراوی ژنان کۆمەڵی ڕێکخراوی تر بەڵام لە سەردەمی خەباتی مەدەنیە و دروستکردنی حکومڕانی و بەڕێوەبردننی هەرێمی کوردستان هات لەگەڵ ئەم ڕێکخراوانەیە کە حیزبەکانی تر ڕێکخراوی لاوانیان هەبوو یەکێتی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستانی دامەزراند هەن ئەو فەراغە چی بوو ئەو پێویستیە چی بوو کە وای لە یەکێتی کرد لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان دامەزرێنێت سڵاوتان لێ بێ بەیانیتان باش پیرۆزبایی یادی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتە پیرۆزبایی یادی ڕێکخراوی ئازادی لاوان لە هەموو لاوانی کوردستان دەکەم لە سەرتاسەری کوردستان بەڵێ لە سەردەمی ئێستا و لە کاتی دامەزراندنی ڕێکخراوە یەکێتی بە پێویستێکی زۆری زانیوە کە ئەم ڕێکخراوانە دابمەزرێنێ بۆ لاوان دیار بۆ ئەو لاوانی کە خوێندکار بوون پاش تەواوکردنی خوێندنەکەیان و هەموو ئەو لاوانەشی کە خوێندەوار نەبوون بۆ نمونە لاوی دەرەوە کاسب بوون هەموو ئەو لاوانی کە لە کوردستانە هەبوون پێیان باش و ڕێکخراوە دامەزرێن بۆ ئەم لاوانە بووی کاتە فەراخەکانیان ئەو کاتانی کە هەیەە لەم ڕێکخراوەدا بەکاری پیشەیی سەرفی بکەن دیارە ڕێکخراوی ئازادی لاوان چەند بەشێکی هەیە لاوان کە هاتوون بەشداریان کردو بوونەتە ئەندام لەم ڕێکخراوە هەریەکان و دابەش بوون بەشداریان کردو لە کۆمەڵە چالاکی جیاوازە بۆ نمونە شێوەکارمان هەیە هونەرمەندمان هەیە میوزیکژەنمان هەیە وەرزشکارمان هەیە یعنی لە زۆربەی بوارەکانە لاوان خزمەتی بە گەنجان کردووە ئەم ڕێکخراوە کە دامەزراوە هەموو بەشەکانی فەرامۆژ نەکردووە لە هەموو بەشەکانە لاوان هاتوون و خزمەتیان کردووە ینی قسەکە ئەوەیە کە ڕێکخراوەکانی تر بەتابەت ڕێکخراوی لاوانی حیزبەکانی ڕەنگەیان توانین بێکو پێویست ئەنی وێنەی لاوانی هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی پەیامەکانن یەک بخەن و پەیامەکانیان بگەێنن کاک ڕێبین ئێمە لای تۆ ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان وەکو ڕێکخراوێک کە خزمەت بە لاوان کاویکەتی نیشتیمانی کوردستان لەسەر فەرمانی جەنابی مام جەلال دامەزراند ئەنی توانی بگێتە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان یانە خزمەتەکانی پەرش و بڵاو کرد دەستخۆش بەیانیتان باش پیرۆزبایی لە سەرجەم سکرتاریەت و تەنفیزی و هەروەها سنتەرەکان و سەرجەم ئەندامانی ڕێکخراوی ئازادی لاوان دەکەم پیرۆزبایی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە دروشمی نوێبوونەوە و نوێبوونەوە لە هەموو ئەندام و لایەنگران و هەموو سەرکردایەتی یەکێتی و هەروەها هاوسەرۆکان دەکەم دیارە ڕێکخراوی ئازادی لاوان لە 26 پێنجی 1999 بە بڕیاری ڕەوانشاد جەنابی مام جەلال کە دامەزرا ئەو کات زەڕوریەتێکی حتمی بوو لەسەر دەستی چەند گەنجێکی خۆبەخش و خوێنگەرمی ئەو سەردەما کە خۆشبەختانە ڕێکخراوەکە توانی لە هەموو شار و شارچکەکان لەسەر جەم گوند و تەنانەت ئەگەر شوێنێک گەڕەکێکیش بوو بێ بنکەیەک و بارەگایکی ڕێکخراوی ئازادی لاوانی لێکراوە خۆشبەختانە ئێستاش ئەو گەنجانەی ئەو لاوانەی کە لەو ڕێکخراوە پێگەیشتن توانی لە بوارەکانی ڕۆشنبیری فکر هەروەها ئەو سایکە کۆمپیوتەر زەڕورێتێک بوو لاوانمان فێر بکرێن لە ڕووی زمانەوە هەروەها هاندانیان لە بواری ڕۆشنبیری ئەمە ژوای کرد ڕێکخراوی ئازادی لاوان تەنها ئیش لەسەر لاوی کاسبکار نەکا بەڵکو لاوی بەهرەمەندیش لە ڕێکخراوەکە کۆب بێتەوە هەروەها گرنگیان بە خولیا و حەزەکانیان بدرێ بتوانن لە بواری ژیان و لە بواری ڕۆشنبیری فکر ئەسپی خۆیان تاو بدەن تەنانەت بیری لە جێندەر و لە ئەوە بیرمان لەوە کردەوە کە جیاوازی لە نێوان تاکەکان لە نێوان کچان و کوڕانی خوێنگەرمی ئەم وڵاتە بەبێ جیاوازی بتوان بەشداری بکەن لە گەرمان خۆشبەختانە تاکە ڕێکخراوە تا ئێستا لەسەر پێی خۆی وەستاوە بەردەوامە لە چالاکیکردن دەستخۆش بەڕاست شکارخان جەنابتان لە خانەقینەوە هاتوون لە پرسیاوی سنتەری ئازادی لاوان لە خانەقین هەمیشە یەکێتی لە سەرەتای خەباتیەوە گەڕانەوەی ناوچە دابڕاوەکان بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر نەخشەی هەرێمی کوردستان ئامانجی بووە ینی بەتایبەت لە دوای ساڵی 2023ەوە ئەمەی بە جۆر لە جۆرەکان ینی پراکیزە کرد
ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لە خانەقین ینی ئەمە تا چەند یەکێک لە مەهامەکانی یەکێتی و تا چەند توانیوتانە ئێوە نمایندەی یەکێتی بکەن لە هەمان کاتە نمایندەی لاوانی سنووری خانەقین بکەن بۆی پامەکانیان یەک بخەن و پامەکانیان بگەن بە حیزب و بە حکوومەت. سەرەتا بەیانیتان باش پیرۆزباییە دیپسێک ساڵی دامەزراندنی ڕێکخراوی ئازادی لاوانتان لێ یەکەم لە هەموو لاوان لە خانەقینەوە تاوەکو زاخۆ پیرۆزبایی یادی یەکێتی نیشتمانی کوردستانتان لێ یەکەم و پیرۆزبایی لە هاوسەرۆکەکانمانەکەم. دیارە لاوان لە خانەقین ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە. ئێمە وەکو لاوانی خانەقین یەکێتی لە خانەقینە ڕۆڵێکی بەرچاوی داوە بە لاوان. لاوان لە خانەقینە چەندین کار و چالاکیمان ئەنجام داوە ئێمە وەکو لاوان. چەندین گەنجمان پێگەیاندووە لە هەموو بوارەکانتە تەنانەت لای واشمان هەیە بە خۆبەخشانە دێ هەموو ئیشێکەکات و گرنگی زۆریشمانداوە بە لاوان لەو سنوورەدا. هەرچەنە ئێمە لە خانەقین کاری باشمان کردو و هیوادارم بتوانێت یەکێتی لەم کاتەدا و لەم ساتەدا بتوانین کۆنگرەی لاوانیش ببەستین لاوان دووبارە نوێ بکەینەوە دەستکەینەوە بە چالاکیەکانمان چالاکی باشتریشمان بەدەستەوەی چالاکی باشتریش ئەنجامە دێنێمە. باشە هەمیشە لە سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانی خانەقین ڕۆلی بەرچاویان هەبووە لە ناو سەرکردایەتی یەکێتیە لە ناو ڕێخستنەکانە لە ناو ینی هێزە چەکدارەکانە. ئێستا ئێوە توانیوتانە لاوانی ئێستا لە ڕێکخراوەکەتان کۆکەنەوەەوە لانی کەم دەنگیان یەک بخەن بۆی چۆن بەشداری بکەن لە کاری حیزبایەتی و کاری کوردایەتی لە خانەقین. بەڵێ ئێمە وەکو لاوانی خانەقین لاوی زۆرمان هەیە لاوی خوێنگەرمان هەیە لاومان هەیە ئیشیان کردو ئیشی زۆر باشیان کردووە و خزمەتی باشیان بە شارەکە کردووە و لەوەیشە ئێمە دەستخۆشی لە مەڵبەندی خانەقینەکەین زۆر گرنگی بە لاوانی خانەقین داوە. ئێمە لەوێ چەندین جار داواشمان کردووە لە سکرتارێتیش داوامان کردووە وتمانە ئێمە ئەوە نییە بڵین وڵا لاوەکانی ئێمە بیانەوە لە ڕووی مادیە و ئیشکەن و ئەوانە ئێمە لاوەکانمان هەمیشە خزمەتیان کردووە و هەر خزمەتیشەکەن. زۆر باشە. باخەرخان توانیوتانە ینی بەرنامەیەک سکرێپێکدانیان بۆی کاری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستانە بەتایبەت مۆدێلێکی نوێ دروست بکەن لەسەر پەیامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە لاوان ینی بە پێی سەردەم و پێی قۆناغ داواکاریان هەبێ بە پێی سەردەم و قۆناغەکە پێشکەوتنیان هەبێ لانی کەم شوێندەسیان دیار بێ. بەڵێ دیارە ڕێکخراوی ئازادی لاوان هەر لە کۆن و هەتا ئێستا ساڵانە لەگەڵ مۆدێل ڕۆژجوانی لەگەڵ سەردەما ڕۆژجووە بۆ نمونە ساڵانی زوو ئێمە زیاتری تیممانەیە بە زمان بە خولی زمان بە دەورەی کۆمپیوتەر لە ئێستا وردە تەماشاکەی پێویستە زیاتر بەرەو پێش ڕێکە بینی لاوان ئێستا لاومانەیە ماشەڵڵا جگەلەوەی کە زانکۆ تاواکەنێ لای ئێمە خوێنکاری ماستەر و دکتۆران یان لە لای ئێمە ئەگەڕێن بۆ سەرچاوە لە لای ئێمە یارمەتیان ئێن بۆ دروستکردنی راپۆرت و بەحسەکانیان کتێبخانەیەکی زۆر باشمان هەیە لە سەنتەری سلێمانی ینی لەگەڵ هەموو کۆنگرەیەکە لاوان بەرنامەی تازەدا ئەنێنەوانێ بۆ ئەو چەند ساڵی کە کۆنگری تازە ئەکرێ. یعنی ئێستا ئێمە چەند ساڵە کۆنگرەشمان نەکردو بەڵام هەر بەرەو پێشچوین ساڵانە نوێبوونەوەمان کردووە یانی شتی زۆر باشمان کردو زۆربەی ئەندامەکانمان خوێنکاری زانکۆ پەیمانگاکانن لە لای ئێمەشن یعنی ڕێژێکی زۆر کەم لە ئێستا لاومان هەیە کە نەخوێنەوار بێ زۆربەی لاوەکانمان هەمووی تەلبەی ماستەر و دکتۆران. زۆر باشە. کاک ڕێبین یەکێتی نیشتیمانی کوردستان ینی وەکو حیزب کۆنگری نێوبوونەوەی بەست و ئێستاش یادی نێوبوونەوە ئاکات بە دروشمی نێوبوونەوە و بینیوشمان ینی سەرەتاکانی نێوبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکەوتووە لە سای سەرکردایەتی کینوێی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ڕێکخراوەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیەکەن ئێوە بەشێکن لەو نێوبوونەوەی یەکێتی توانیوتانە لەگەڵ سەرکردایەتی و کاری حیزبیە بە یەک تەوەر بڕۆن بە یەک ڕەوت بڕۆن یان خۆت ئێوە بەرنامی جاتان هەیە چۆن هاتوونانی ئەو بەرنامە سکرێپتەکە هەتان بۆ پێشکەوتن و بۆ کاری ڕێکخراوەی هەر لەسەر ئەوواڕ. نوێبوونەوەی یەکێتی تەمان ئاوات و ئامانجی هەمومان بوو دیارە ئەمە یەکێک بوو لە داواکاریەکانی لاوان چکە یەکێتی خۆشببختانە 1970 لە لاو پێک دێ و لە کۆنگرەی نوێبوونەوە شاگرنگجی بە هەموو لایەنەکان درراوە جیلی پێشوو و جیلی ناوەڕاست و جیلی داهاتووشی تایە شکر ئێمە گەوەی شانازی پێوە دەکەین ئەوەیە کۆنگرەی نوێ و هاوسەرۆکە گەنجەکانمان ئومێدی زۆرمان لە سەریانە بەڕاستی بۆیت بتوانن نەپاڵپشت و هاو کارمان لە کاری ڕێکخراوەیی بۆی ڕێکخراوەکەمان بەرەو پێش بەرین
لاوان ئومێدی زۆریان هەیە ئیلتیزامی تەواویان هەیە بە قەرار و بڕیارەکانی کۆنگرەوە و هەروەها ڕێکخراوەکەشمان هەموو پەیڕە و پرۆگرامی خۆی لە کۆنگری داهاتووە لەسەر بڕیار و ڕاستپاردە و نوێبوونەوەی کۆنگری یەکێتیدا دەڕێژێتەوە بۆ ئەوەی لەگەڵ هەلومەرج و داواکاری لاوانی ئێستا بگونجێت چونکە ڕۆژانە شەقام لە گۆڕانکاریدایە ڕۆژانە داواکاری لاوان گۆڕانکاری بەسەردادێ بەهۆی بوونی تەکنەلۆجیا و هەروەها جیهانگیری ئێستا کە هەیە لاوان تەموحەکانیان داواکارەکانیان دەگۆڕێ ئێستا ئێمە دامانوێت داکۆچی کارێکی سەرسەختی لاوان بین بەرامبەر بە حکوومەت بەرامبەر بە پەرلەمان بۆ ئەوەی بڕیاری نوێ بۆ ئەوەی چارەنووسی لاوان خۆشگوزەرانی بۆ لاوان دەبێتە کایەوە لاوێک ئەگەر پیشەوەەر بێ ئەگەر لەسەر شەقامەکان کاری شەرەفمەندانەی خۆی بکات نابێت جیاوازی بکرێت لەگەڵ لاوێکە کە لە شارێکی گەورەیە لە شوێنێکە خۆشببخت بووە بتوانین بۆ هەموو لایەک ڕێکخراوی ئازادی لاوان لە سەرەتای دروستبوونیەوە گرنگی بەو شتەداوە بۆ نمونە زەواجی بە کۆمەڵ هاوسەرگیری بە کۆمەڵ کاری لە پێشینەی ڕێکخراوی ئازادی لاوان بووە سولفەی زەواج کە لە کابینەی هەر سەر بە سەرۆکێکی داواکاری ئازادی لاوان بووە ئازادی لاوان لە نیشتەجێی لاوان کە داواکاریەک بوو لە سەردەمی دەستە دروستبوونی دەستەوە بەرهێنان داواکاری لاوان بۆ ئازادی لاوان ئێمە راپۆرت و هەروەها داواکاریمان هێلەوە بە دروستکردنی ئەو یاریگا بچووکراوانەی کە ئێستا لە شار و شارەکان لاوان سوودی دەبینن بەشی شێرمان بەردەکەوێت لەوەی کە هەر شارێکەکەنەی بوو بێت داوامان کە ڕێ حکوومەتەوە بۆیان بکرێ و لە ئێستادا بۆ ئایندە دەمانەوێت لە کۆنگرەی نوێبوونەوەی لاوانیش کە ئەنجام بدەین ئینشاڵڵا لە چەند کاتی داهاتوو بە جۆرەی گونجان و دانانی بەڕاستی دەمەوێت ئەوە ئاماژە بۆ بدەم دانانی بەرپرسێکی لاو و هەڵقڵاوی ناو کۆمەڵی خوێنکاران لە پسراوی بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان کە هەڤاڵ ژینۆخان ئەمەش دەستکەوتێکترە بۆ دەستکەوتی هەنی کۆنگرەی نوێبوونەوەیە لەبەر ئەوەی لاو باشتر لە لاو تێدەگات دەزانێت تەموحی من و داواکاری من و هەروەها ئەو ڕێگریان دەکەوتە پێشم چییە بەڕاستی لە ئێستادا ئەگەر یەکێتی تەمەشا بکەین بۆ کۆنگرە کە بینیمان و قرارەکانی دوای کۆنگرە یەک گوتاری یەکێتی گرنگە بە نسبەت لاوانەوە ئێمە زۆر شانازی پێوە دەکەین یعنی یەکێتیەک بۆ هەمووان یەک تیم بۆ عێراق و بۆ کوردستان ئەوە گەورەترین شانازی و داواکاری هەر هەمومان بووە جگە لەوەش تەمەشا بکەین ئازادی لاوان سەرکردە و کادیری زۆر بەتوانەمان پێشکەشی حزب و پێشکەشی حکوومەت کردووە هەر بە نمونە تەمەشا بکەین لە حکوومەت بەشێک لە وەزیرەکان کادیر و ئەندامی سکرتاری ڕێکخراوی ئازادی لاوان بوون پەرلەمان و سەرۆکی پەرلەمان ئەوانە بەشێک بوون لە دەرچووی ئەو ڕێکخراوە کە بەڕاستی وەکو شانازیەک بۆمان ماوەتەوە لاوی بوێر بە تەحمل بەردەوامی لە کارکردن لە ئازادی لاوان بەدی دەستخۆش شکار خان باسمان کرد جەناب لە خانەخینەوە هاتووی لە پرسیاوی سنتری ئازادی لاوان لە خانەخین ئەنی ئەگەر کاری ڕێکخراوەی و حیزبیاتی لە هەرێمی کوردستانن تا ڕادەیەکی زۆر باش هەنی ئازادی پێوە بێ ینی ئاسان بێ بەڵام لە سنووری ناوچەدا بڕاوەکان بەتایبەت لە سنووری گەرمەسێر و خانەقین جۆرێکی ترێ ینی تا ڕادەیەک قورسترە ئێوە چۆن توانیوتانە لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوەی کە نەتەوەی عەرەب هەیەی و ئەوەی نەتەوەی تورکمان هەیەی وە لانیکەم تەنسیقێکتانە بێ هاوکارێکتان هەیە بۆ ئەوەی بتوانن لەم ڕێگەیەوە بەشێکی زیاتر لە لاوان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەنەوە توانیوتانە بکەن بەڵێ ئێمە تەنسیقێکی زۆر باشمان هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە چەندین کار و چالاکیشمان ئەنجام داوە پێکەوە چەندین خولمان کردوتەوە خولەکانمان خولی ئارەشگامان کردوتەوە لەگەڵ ئەوانە خولی دوورمانمان کردوتەوە خولی وێنەکێشانمان بۆ مناڵان کردوتەوە خولی ئینگلیزیمان بۆ مناڵان کردوتەوە خولی زۆر باشمان ئەنجام داوە لەگەڵیانە و تەنسیقیشمان زۆر باشە لەگەڵیانە ئەوانیش هاوکاری ئێمەش هاوکاری ئەوانەکەین بەردەوام لەگەڵ ڕێخستنەکانی یەکێتیە بەتایبەت کە لە خانەقین مەڵبەندێکی گەوری ڕخستنێکی نیشتیمانی کوردستان لە خانەقین هەیە تا چەند توانیوتانە سوود لەمانیش وەرگرن لەگەڵ ئەوە کە سوود لە سکرتارەتی ڕێکخراوی خۆتان وەرگرن بەڵێ بەتاکید ئێمە سکرتارێت زۆر پشگیری کردوین و مەڵبەندیش هەروە پشگیری کردوین مەڵبەند پشگیرێکی زۆر باشی کردوین و بەردەوامیش پشگیریمانەکات و چی داواکارێکیشمانە بێ جێبەجێیەکەن بۆمان دەستخۆش کاک ڕێبین یەکێتی نیشتیمانی کوردستان باسمان کە گرنگی زۆری بە ڕێکخراوەکان دا ئەمەش لە پێناوی ئەوەی کە پەیام و بەرنامەکانی خۆی بگەێنە بە خەڵک لە هەمان کاتە کاردانەوەی خەڵک ببیستیەوە داواکاری و پەیامەکانی لاوانی پێ بگات بۆی کاری لەسەر بکات ئێستا لاوان لەکوێ یەکێتیدا ینی ئەم هەیکە لە تازە یەکێتی تا چەند جێگەی لاوانی تیا بۆتەوە تا چەند ئێوە بەمە ڕازین
ئێمە ئۆرگانێکین لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگری چواری ڕێکخراوی ئازادی لاوان بڕیاری ئەوەماندا کە هەموو بە کۆی دەنگ ببینە ئۆرگانێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆشبەختانە لە کۆنگرەی نوێبوونەوەشدا بەڕاستی گرنگی زۆر بە لاواندرا زۆربەی زۆری کادیر و ئەندامەکانمان بەشدار بووین لە کۆنگرە و لە ئێستاشدا لە پەیڕەوی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ڕۆڵی لاوان باشە بینین و ئایندەیەکی گەشت هەیە ئیشەڵڵا بتوانین کە هەمومان خۆمانی تێدا ببینینەوە گرنگی زیاتر وەکو پەیام و بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە ئەو جارە فۆکەس لەسەر ناوچە دابراوەکان دەبێ وەکو هەواڵ شکار باسی کرد خانەقین و کەرکک و مەخمور و ناوچە دابڕێنراوەکان کە بە زۆر دابڕێنراون دەبێت گرنگی زۆریان پێ بدرێت چونکە لاوانێکمان هەن لەو سنوورە ڕۆژانە لە بەرامبەر مەرگ لە بەرامبەر هەموو ڕێگریەک کار بۆ ڕێکخراوی ئازادی لاوانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن کە ئەوە زیێ شانازیە ئێمە نابێ هیچ کاتێک لە بیرمان بچێت و هەروەها گرنگی زیاتر بە لاوانمان دەدەین لە هەموو سنوورەکان هەر لە زاخۆ هەتا دەگاتە خانەقین ئێمە و ڕێکخراوی ئازادی لاوان بنکە و بارەگا و پێگەمان هەیە گەنجی بوێرمان هەیە کە ڕۆژانە پەیامی یەکێتی و پەیامی ڕێکخراوی لاوان دەگەێنێت بە لاوانی ئەو ناوچانەی خۆی و خزمەت دەکات. باخان خان لە چەند ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان تووشی دۆخێکی خراپ و ئیش خێرانی دارایی بوو دواتریش ئەم مۆزوعی بابەتی کۆرۆناواناتە پێشەوە ڕێکخراوەکان و حیزبەکان و حکوومەتی تووشی ئەزمەی یاخود تووشی قەیرانی دارایی بوو ئێوە کوڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان توانیتان بەو ینی داهاتە کەم و بۆ بودجەکەمی کە لە بەردەستانایە ینی پێگی خۆتان ون نەکەن ڕۆلی خۆتان ون نەکەن وەکو جاران وەکو ساڵانی پێش و وێنە و دەنگ و ڕەنگی لاوان بن. بەڵێ دیارە ئێمە شەر وەکو هەموو ئەوانەی کە باسە کرد بە دەر نەبووین لە مۆزعی کە بەسەر یەکێتی و بەسەر کوردستانی شەهابەبوونی کۆرۆناوە بەڵام ئێمە سواز بۆ خۆیانی چەند ساڵیش ئێمە هەر چاوەڕێی کۆنگرەین یعنی ئەوەش حاڵەتێکی تری ڕێکخراو بوو کە ئێمە قەیرانی بۆ دروست کردبووین بەڵام لەگەڵ ئەوانە سواز بۆخوا ئێمە هەر بەردەوام بووین یعنی لاوەکانمان لە هەموو شارەکان بەردەوام و لە چالاکی خۆیان ئەگەتەن چالاکێکی بچووکیش بێ لەگە مەڵبەندەکانی خۆیان بوو بێ لەگە کۆمیتەکانی خۆیان بوو بێ هەردانەبراون بە بەردەوام هەر خەریکی کار و چالاکی خۆیان بوون لەگەڵ ئەو بودجەکەمە ئێمە ماوەیەکی زۆر زۆرانی هەموو بارێکی دارایمان لێ بڕاوە یعنی تەنانە پارەی چاو ئەو شتانەشمان نەبوو لە ناو بارەگاکانە بەڵام لایەنی معنەوی گەنجەکان لایەنی معنەوی لاوەکانمان هانیان ناون بە بەردەوام بارەگایەکی ئەم ڕێکخراوە نەبووە بەلانی کەمەوە دەگەنجی لێ نەبوو بێت یعنی بەردەوام بوون معنەویەتیان ئینتیمایان بۆ ڕێکخراوەکە ئەوەندە بەرز بووە یعنی ئەم شتانە زۆر کاریگەری لەسەریان نەبووە. پێشتر باسی ئەومان کردیەوە لە ئێستا ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان خۆلت بەست تەنها لە سنتەری شاری سلێمانی نییە گەشتوتە شار و شارۆچەکانی تر تەنانەت ناحەدورە دەستەکان لە پارێزەکانی هەولێر و دوهۆکیش ئێوە تا چەند ینی ئەو گرنگی بە لاوانی سلێمانی ئەدەن گرنگی بە لاوانی هەولێر و دوهۆک و بۆ نمونە ناوچە دابڕاوەکانی شەدە. بەڵێ ئێمە تەنیا هەر وەکو لە سلێمانی نین ئێمە لە هەموو کوردستان هەین جا ئێمە بۆ نمونە ڕێکخراوەکانمان کە لە هەموو شوێنەکان بڵێن بنکەمان هەیە بارەگامان هەیە لە شوێنە بچووکەکان تەنانەت لە لادیەکانیشە ئەوانیش کۆنتاکتیان هەیە لەگە مەڵبەندەکانی خۆیانە بۆ نە سلێمانی لەگە مەڵبەندی سلێمانیە لەگە سکرتارێتە لە هەولێر بە هەمان شێوە یعنی ئەوان تەنها کاری ڕێکخراوەیی ناکەن لە سنوورەکانی خۆیانە لاوان لە پەناکاری ڕێکخراوی کاری حیزبیەکەشیان بەردەوامن یعنی ئەڕۆنە مەڵبەندەکان بۆ ئەوانی ئیشەکەن و کاری ڕێکخراوی خۆشیانەکەن. شکار خان ڕێکخراوەکان کە یەکێتی دای مەزراند و دروستی کردو تەنها بۆ ئەوە نەبووە کە سیاسەت و پەیرۆ و پرۆگرامی یەکێتی بگەێنە بە چین و توێژەکانی ناو کۆمەڵگا لە هەمان کادا ویستوێتی کە پەیام و ئەنی پێشنیار و خواستەکانی ئەم هاوڵاتیانی کوردستانیش بەتابە لە ڕێکخراوەکانەوە بگەێنێ بە سەرکردایەتی و بگەێنە بە حکوومەت ئەوە تا چەند توانیوتانە دەنگ و ڕەنگی لاوان بن لە سنووری گەرمەسێر بەوەی کە دۆخێکی تایبەت لە سنوورە هەیە و پێویستی بە سیاسەتێکی جیاوازتر هەیە ئێوە توانیوتانە خواستی لاوانی خانەقین و گەرمەسێر نمایندە بکەن لە سەرکردایەتی یەکێتیە ئەوان چۆن گویان لێگرتوون. دیارە ئێمە خواستی لاوان پێشتر لەگەڵ پێش قەیرانی دارایی بڵێن خواستی لاوانمان زۆر بەباشی جێبەجێ کردووە بەڵام ئێستا بەداخۆ لە قەیرانی دارایە هەر ئیشی خۆمانمان هەر کردووە و بەردەوامیش ئیشی خۆمانەکەین و ئێمە دیارە ڕێکخراوەکەمان شەهیدیشی داوە لە 2014 من براکەم لەگەڵ دەرکەوتنی هەواڵام جەلالە دیارە لە پێش تەقینەوەکەی مەڵبەن لەگەڵ 36 گەنجا شەهید بوو من شانازی بە ڕێکخراوەکەمەوەکەم کە برایەکم شەهید بۆتیایە و هەتا ماویشم ئەم ڕێبازەی براکەم بەرنادەم و هەر خزمەت بەلاوانی شارەکەمەکەم.
سەکردایەتی یەکێتی سەکردایەتی نوێ یەکێتی تا چەند گرنگە بەلایەوە کە پامەکانی لاوانی خانەقین و گەرمەسێر ببیسی لە ڕێگەی ئێوە. من لێرەوە داوایان لێ یەکەم ئێمە وەکو ناوچە دابڕاوەکان ینی تا ڕادێک وەکو ئەم ناوچەکانی تر نین زەختێکی زۆرمان لەسرە هەنێ داواکاری ئێمە هەیە هیوادارین بتوانن جێبەجێ بکەن بۆمان. کاگرابین بە کورتی پێما بڵێ پەیوەندیەوە لەگەڵ سەکردایەتی نوێ یەکێتیە چۆنە بە تایبەت کە باس کرایە سەکردایەتی بەشێکی زۆری لە لاوەکانمانن و ڕێکخراوەکان لاوەکانمانن ئێوە چۆن پەیوەندیتان لەگەڵ ئەوانە هەیە چۆن پەیامەکانی لاوانە پێگەێنن و ئەوان چۆن گوێ لە ئێواگر. پەیوەندیەکی زۆر هاوتەری بوو هاوڕێیانەمان هەیە لەگەڵ یامەڕاستی کە جێی شانازیە لە هەموو یادەکانمانە کە هەر وەکو شانازیەک هەواڵ شێخ لاهۆر کە بەردەوام بەشدار بۆ لەگەڵمانە لە هەموو یادەکان پیرۆزبایی هەبووە خودی خۆی هاتووە تەنانەت یادی ساڵی پێشومان لە کۆنگرێکی زۆر حساسی لە بەلجیکا بوو تەلەفۆنمان بۆ کرد کاتێکمان زانی بەیانەکەی بەشدار بوو لەگەڵمانە هەر وەکو سپرایزێک بۆ ڕێکخراوەکەمان ئەوە گرنگجی کە هاوسەرۆک بێ بۆ ڕێکخراوەکەمان یعنی ئایندە زۆر باشی دەبینین ئێمە. زۆر باشە خۆشەویستان ئێمە لە بابەتی لاوان دوور ناکەوێنەوە ڕۆڵی لاوان لەو ڕێکخراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە راپۆرتێکمان بۆ حازر کردوون بۆ ئامادە کردوون دوای ئەوەی کە سواسی میوانە بەڕێزەکان مەکەم لەگەڵمان بەشدار بوون سواسانەکەی پامەکانتان گەشت ئێمە گوێمان لەو راپۆرتایە بێت دواتر لە تەوەرەکانی داهاتوو لەگەڵتان بەردەوام بین. گفتوگۆ لەگەڵ گەنجان دەکەم دەمەوێت بزانم داواکاریان لە حیزبەکەی خۆیان یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ ئەم گەنجە دەڵێت یەکێتی نوێ بۆتەوە بۆیە دەبێت بەرنامەکانی یەکێتی نوێ بێت بە جۆرێک خواست و داخوازی گەنجان لەگەڵ بەرنامەی نوێ یەکێتی یەکانگیر بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە دنیابینی و بەرنامە و پرۆگرامی خۆی بۆ یەکێتی وای دەبێتە مەسەلەن گەنجان یەکێتی بە حیزبێکی ئەوە ببینن کە خواست و داخوازیەکانی خۆیانی تیاکۆ بێتەوە. گەنجان تموحیان هەیە یعنی گەنجان بۆ گەیشتن بە تموحەکانیان ئەو حیزبانە یاخود ئەو پارت و سیاسی ئەو پارتە سیاسی و ڕێکخراوانە هەڵەبژێرن کە داخوازیەکانیان ئەتوانن تیا بێن نەدی داخوازیەکانیان هەندێکیان نییە بۆ ئێستا هەندێکیشان بۆ داهاتووە. بە بڕوای گەنجان سەرکردایەتی نوێی یەکێتی دەبێت کار لەسەر ئاشکردنەوەی گەنجان بە وڵات بکەن ئەویش بە دۆزینەوەی هەلی کار و دەستگیرۆییان لە بوارە جیاوازەکانی ژیان. بە تایبەتیش یەکێتی پێویستە تەرکیز بکاتە سەر ڕەخساندنی هەلی کار لە ڕێگەی تیمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و تیمێکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ژێر سەرپەرشتی بەڕێز کاکوبات تاڵەوانیە لەبەرەوەی ڕێژێکی زۆری دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گەنجن ئەمڕۆ بە بۆنەی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستانەوە تووشی حاڵەتێکی مەیوزی بوونەتەوە بتەوێت هەلی کار دروستکە پێویست بە بیرە تۆ هەر فکر و بیرەکانە کە هەلی کار دروستەکەن لە کۆتایە بۆیە دەبێت یەکێتی ئیش لەسەرەوە بکات کە ڕەخساندنی هەلی پەرەپێدانی بیری نوێ و گەنج بە کاملی وەزعەکە بەشداری بکات بۆ نمونە لە هەموو بوارەکانە لە بواری سیاسیە گەنج دروست بکات بۆ چالاکی سیاسی ڕۆشنبیری و ڕووناکبیری و کۆمەڵایەتی و لە کایە وەرزشەکاندا لە کایە هونەرەکاندا بۆی لە عامی بوارەکە ئێمە کادری خۆمانە هەبێت و بیری خۆمانە هەبێت بەو شێوەش کە ئێمە توانین خزمەت بە گەنجانی ناوێکێتیش بکەین. 45 ساڵە یەکێتی بەردەوامە لە خەبات و تێکۆشان ئێستا کە یەکێتی نوێ بۆتەوە گەنجان و هەموو چین و توێژەکان چاویان لەسەر یەکێتێکی خۆیانە کە وەک هەمیشە فریاد ڕاستیان بێت لە باشکردنی ژیانیان. ئاوەڕ عەلیگەلی کوردستان سلێمانی.
میری یکسانیم یەکێتی نیشتیمانیم ئاین دەماوەدانیم بابەری شۆڕشینم ئەوەن میری یەکسان یەکێتی 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 نیشتیمانی یەکێتی 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 نیشتیمانی سەفین لە بندێ و یەکێتی لە بن هەیە خۆشەویستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی 45 ساڵی خەباتی لەسەر دوو تەوەر ئیشی کاری کردو و خەباتی کردو یەکێک لەوانە لەگەڵ تەوەری واخود کاری ڕێخستن و کاری حکومڕانی و کاری چەکداری لە شاخ بابەتێکی تر بەلایەوە گرنگ بۆ کاری دیبلۆماسی بووە هەمیشە جەنابی مامجلال لەسەر ئاسی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانێکێک بۆ لە کەسایەتیەکان کە بە دیبلۆماتێکی زۆر گرنگ و بەرچاو باس کراوەمانەی دەروی یەکێتی و دەروی کورد باسییان کردووە ئێستا راپۆرتێک حاضر لەسەر نامەیەکی جەنابی مامجلال کە ناردوێتی بۆ ڕاین کرۆکەر بابەتێکی مێژوویە و نامەیەکی مێژوویە ئەخێنە بەرچاوی ئێوە بە ناوی جەنابی سەرۆکەوە دەمەوێت سوپاسی نامەی هاوخەمیەکەت لە دوای هێرشە ترسناکەکان بۆ سەر میلەتەکەمان بەڕاستی کاریگەر بووین بە هاوکاری و پشتگیری لەم کاتی خەفەت و تووڕێیەدا گەلی ئەمریکا ئەویان سەلماند کە بەهێزەوە ڕوبەڕووی ئەم کارە سەتە چاوەڕوان نەکرا و تێکدەرانەیە ببنەوە ئەم هێرشانە بە تەنها دژ بە ئەمریکا نییە بەڵکو و دژ بە هەموو شارستانیەتە بۆ ئەم هۆکارە مرۆڤ ئازادەکان پێویستە لە هەموو لایەکەوە بە شێوەی پێداگیرانە یەک بگرن بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ناوبردنی تیرۆر و ئەوانەی تیرۆرستان داڵدە دەدەن ئێمە هەوڵ دەدەین بۆ بنیادنانی هاوپەیمانێتیەکی لەم جۆرە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بەڵایی ئێخەی مرۆڤایەتی گرتووە لە ناویشیاندا ئەو قوربانانەی کە بریندار بوون و ئەو خێزانانەی کە خۆشەویستەکانیان لەدەستداوە سوپاست دەکەم بۆ ئەو نامە هاوخەبی و سەرخۆشیەکەتان لەگەڵ ئەو پەڕی ڕێز ڕایان کرۆکەر سکرتێری جێگری وەزیری دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆشەویستان جایکە سڵاوتان لێ بێت تەوەری دوین بەرنامەکەمان قسەکردن لەسەر ڕۆڵی ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە لە سەرەتایدا مەزانینێکی نیشتیمانی کوردستانەوە ڕێکخراوە دروست بووە گرنگی بە خوێندکارداوە بە خوێندندا و پێخستنی پرۆسەی پەروەردەدا و بزانین ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان تا ئێستا چۆن کارەکانیان بەباشی بەڕێوە بردو بۆی کە دەنگ و ڕنگ و نمایندەی خوێندکاران بن لە هەرێمی کوردستان و لە کوردستان بە شێوەی گشتی تا چەند توانیوانە پەیام و پەیڕۆ و پرۆگرامی کێتی نیشتیمانی کوردستان لە کاری خۆیانە ڕنگ بداتەوە و ئەم پەیامە ئەم خەباتی دیموکراسی لە بگەن بە تەواوی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستانە ئەم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری بەڕێز جوتیار مەحموود لێپرساوی لقی زاکۆکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانە سلێمانی و بەڕێز هێمن فەریق لێپرساوی لقی ئامادەیەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سنووری سلێمانی زۆر بەخێر بێن کاک جوتیار کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەگەڵ دروستبوونی یەکێتیا دروست بووە تا ئێستا توانیوتانە هاوشان لەگەڵ پەیام و پێڕۆ و پرۆگرامی کێتی نیشتیمانی کوردستانە کار بکەن بۆەوەی کە نوێنەری یەکێتی بوون لە ناوەندەکانی خوێندندا لە هەمان کاتە نوێنەری خوێندکاران بن بۆی کە پەیامەکانیان وە یەک بخەن و دواتر بگەن بە سەرکردایەتی یەکێتی و بە حکوومەتیش. بەڵێ سەرەتایەتی 45 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزە لە هەموو هەواڵ و دۆست و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان
و لێرەشەوە سڵاو و درود دەنێرین بۆ ڕۆحی پاکی جەنابی مامزەلال ڕابردووی بستنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەر تەنانەت ساڵێک دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەعلانی خۆی کا دوایەوە خەباتی چەکداری خۆی ڕاگەیەنێ دوایەوە لە 26 چواری 1976 دێت کۆمەڵی خوێنکاران دامەزرێنێ دیارە خۆی لە خۆیان لەو کاتەیە کە هیچ ومێدێک لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان نەماوە تەنانەت بۆ خەباتی چەکداری یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر زەروریەت و گرنگی بۆ خوێنکاران و بۆ قۆناغەکە دێت بیر لە دامەزرانی ڕێکخراوە کاتەوە کە تایبەت بێ بە بۆ توێژێکی وەکو خوێنکاران بۆیە ئەو ڕۆڵی کە کۆمەڵی خوێنکارانی کوردستان بینیوێتی لەوەوە سەرچاوی کردو کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕابەرانیەوە کاتێ یەکێتی نیشتیمانی کوردستان دیدێکی جیاوازیان هەبووە بۆ حکومڕانی وارووا بۆ ناو کۆمەلگا لەبەرەوە کۆمەڵی خوێنکارانی کوردستان هەر لە سەرەتای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە دەتوانین ڕۆڵی کۆمەڵی خوێنکاران دابەشکەین بەسەر سێ قۆناغدایەکیشیان کە قۆناغی شۆڕژگەریە لە ساڵی 1976 تا کاتە ساڵی 1990 واتە قۆناغی ڕاپەڕین و لە قۆناغی دوای ڕاپەڕینەوە کات کۆمەڵی خوێنکارانی کوردستان یەکەم ڕێکخراو بوو کە دروشمی پەروەردەی هاوچەرخی بەرز کردەوە و دوای ئەوە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کۆمەڵی خوێنکارانی کوردستان کە ئەرکەکەی زیاتر بەرەو ئەرکی نوێنەرایەتیکردنی پێشی خوێنکاران گۆڕی بەبێت جیاواز لە ناو ناوەندەکانی خوێندندا بەڵە بەدڵنیایەوە یەکێتی کۆمەڵی خوێنکارانی کوردستان لەبەرەوەی پەروەردەکراوی حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بتوانی ڕۆڵی خۆی ببینێت لە نوێنەرایەتیکردنی خوێنکاران لە ناو ناوەندەکانی خوێندندا بەبێت جیاوازی واتە کۆمەڵی خوێنکاران تەنها نوێنەری خوێنکارێکێتیەکان نەبوو بەڵکو بە پێچوانەوە خۆی بە داکۆکیکاری سەرجەم خوێنکاران زانیوە هیلانەکانی ترش بێت لەبەرەوە من دایمەن قسەیەکی جەنابی مامزەلاریشمان لە بیرە کە لە خەلاچوالانەوە کاتە کۆبوونەوەی بە خوێنکارانە کرد دایمەن پێوتی نێوت ئێوە هەوڵ بن لەبەرەوەی ڕێکخراوێکی پیشەین بەبێت جیاوازی کار بکەن و دایمە نژەیوت مەرج نییە هەر خوێنکارێک ئەندامی کۆمەڵی خوێنکارانی کوردستان بوو ئەندامی ڕێخستنەکان بێت لەبەرەوەی ئێوە ڕێکخراوێکی پیشەین و ئەرک و واجبی ئێوەیە کە کار بکەم بەبێت جیاوازی بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن لەبەرەوە کۆمەڵی خوێنکارانی کوردستان بەپێی قۆناغەکان و بەپێی زەروریەتی قۆناغەکە ئەرکی پیشەی خۆی بەجێ هێناوە و بەدەریژ نەبووە لە کەم و کورتی و کەوتۆتە ژێر کاریگەری هەموو ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتی و اقتصادیانەی کە هەبووە لەم دوو ئاخیرانەیە بۆ نمونە قەیرانی داراییمانەوە لە هەرێمی کوردستان ئەویش با جۆرە لە جۆرەکان کاری کردوتە سەر کار و چالاکیەکانی کۆمەڵی خوێنکارانی کوردستان بەڵام بە کار و چالاکی نەوەستاوین و بەبێ جیاوازی خزمەتمان زۆر باشە کاک هێمن جەنابتان لە پرساوی لقی ئامادەیەکان لە سلێمانی ینی قۆناغی ئامادەی قۆناغێکە کە هەمیشە پێشنیاری باشیان هەیە خوێنکاران لەو قۆناغ و تەمەنای پێشنیاری باشیان هەیە ئەیانەوێ کەسێک هەبێت لە ڕێەوە ئەم پەیامانەی و پێشنیارەکانیان بگەێنێ بەسەر و خۆیان بۆ یەکی ئەوەی کە لە مێشکیانە ئەوەی کە ئامانجیانە پێ بگەن ئێوە توانی وتانە ئەم ڕۆڵە ببینن پەیامی خوێنکاران یەک بخەن و کۆکەنەوە بگەن بۆ لایەنی پەیوەندیدار بەڵێ سەرەتا یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو یەکێتیەکان و لە گەلی کورد پیرۆز بێ و درود و سڵاو بۆ ڕۆحی جەنابی مامزەلال و زۆر بە تایبەتریش پیرۆز بێ لە خوێندکاران و لە لاوان لەبەرەوەی لە ڕۆژمێری هەفتەیادی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ ڕۆژی خوێندکاران و لاوانە بە دڵنیایەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەک ڕێکخراوێکی پیشەی لە ئەساسا کارەکەی ئەوەیە کە حەڵقەیەکی پەیوەندی بێت لە نێوان خوێندکاران و لایەنی پەیوەندیدار جات چ لە وەزارەتی پەروەردە بێت چ لە وەزارەتی خوێندنی باڵا بێ ئێمەش لە ئامادەیەکان بە دڵنیاییەوە هەوڵمان ناوە ئەو مەسەجە بە تەواوی وەکو خۆی بگەێنین سەرەتا لە ڕێگەی ڕێخستی نوێنەرایەتی خوێندنگاکانەوە و دواتریش بە پرۆژە و بە چالاکی جۆرا و جۆر لەگەڵ خوێندکاران هەوڵمانداوە کە داخوازیەکانی خوێندکاران و کێشە و گرفتەکانیان کۆبکەینەوە بەلایەنی پەیوەندیداری بگەێنین و هەندێک جار بۆ ئەوەی کە خواستی خوێندکاران جێبەجێ بکرێ فشارمان دروست کردووە لە ڕێگەی ئاراستەکردنی بەیاننامە لە ڕێگەی یاداشت و هەندێک جار گردبوونەوەی ناڕەزایەتی و ڕخنە و پێشنیارەکانمان بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بەلایەنی پەیوەندیدار گەیاندووە و هەموو ئەو حەدەسانەشی کە لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی پەروەردەیە ڕووی داوە ئێمە قسەی جدیمان هەبوو حزوری جدیمان هەبووە چلو کاتانەیە کە دەنگۆ لە ناو خوێندکاران بڵاو بۆتەوە گوایە پرسیاری تاقیکردنەوەی وزاری کەشفە بێ یاخود ئەو کەم و کورتیانی تری کە ڕوبەڕووی ناوەندەکانی خوێندن نەبێتەوە بایکۆتی ناوەندەکانی خوێندن کە خۆتان نزان بینیمان لە چەند ساڵی ڕابردەوە بۆنی دواکەوتنی موچەی مامۆسایانەوە هەبوو لە هەموو ئەو حەدەسانە ئەمە قسەی جدیمان هەیە و نوێنەرایەتەکانمان لە ناو ناوەندەکانی خوێندن بە هەماهەنگی لەگەڵ ستافی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە سەرپەرشتی ئیشوکاری ئامادەیەکانەکە ئێمە هەمیشە حەڵقەیەکی پەیوەندی بووین و خۆشمان بە دیفاعکار و پارێزەری خوێندکاران زانیەوە زۆر باشە بە تایبەت لە چەند ساڵی ڕابردووە
وەکو تۆ باسی کرد ساڵی ڕابردوو پێشتریش مامۆستایان تووشی دۆخێک بن کە مانگرتنیان ڕاگەنە پرۆسی خوێندن وەستاوە ئەم ساڵیش بابەتی ڤایرۆسی کۆرۆنا جارێکی تر پرۆسی خوێندنی ڕاگرتەوە کە ئەمە گلەی زۆرێک لە ئەوانەیە کە ئیش لەسەر پەروەردە و کەرتی پەروەردەکەن کە پێیان وایە زەرەرێکی گەورە بەر خوێندکار و پرۆسی پەروەردە کەوتووە. ئێوە ڕۆڵتان چی بوو لەم دۆخەیە بەتایبەت توانیتان پەیامی خوێندکاران بگێنن بە وەزارەتی پەروەردە بۆی کە باشترین ڕێگە بگرێتە بەر ئەوەی کە باشترینیان ئەوە هەڵبژێرێ بۆی لانی کەم ڕەنجی خوێندکاران بە فیڕۆ نەڕوات وە ئامانجەکانیشان کە هەیەە لی دوانەکەەوە. بەڵێ ئەوەی کە لە ڕابردووە ڕوویدا بایکۆتی ناوەندەکانی خوێندن لەبەر دواکەوتنی موچەی مامۆسایان لەگەڵ ئەم دۆخی کە ئێستا هەیە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکە لەسەر تەندروستی خوێندکارانە دووبارە دۆخی جیاوازە. ئێمە لە ڕابردووە بەهۆی بایکۆتی ناوەندەکانی خوێندنەوە لەوانێت زۆرترین قسەمان لەسەر ئەوە کردبێت کە پێویستە هەر بارودۆخێک لە هەرێمی کوردستان ڕووبە خوێندن نەوەسێت چونکە کە خوێندن پەچی کەوت هەموو سێکتەرەکانی تری ژیان پەچێکەوە. بەڵام لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکی جددیە لەسەر تەندروستی خوێندکاران و مامۆسایان و تەواوی خەڵک لە جیهانە نەک بەتەنها لە هەرێمی کوردستانە ئێمە هەمیشە پێم ئەنوا بۆ کە تەندروستی خوێندکار گرنگتر لەوەی کە ساڵێکی خوێندن چۆن بەڕێوە بچێت بەڵام لەگەڵ ئەوەش بوون کە نابێت ساڵی خوێندنی خوێندکار بفەوتێ پێمان باش بۆ ساڵی خوێندنەکە هەژمار بکرێم بەڵام مەرج نییە هەموو ساڵێک لە کاتی ڕوودانی بارودۆخێکی لەو شوەیە تۆ بە ساڵی پەروەردە و فێرکردن نایبنی ئەکرێن نایبنی ساڵی تێپەڕاندن بۆیە ئێمەش ئەم ساڵ زۆر بەجددی لەگەڵ ڕۆژەکە ڕۆشتن و بەردەوام متابە ئەمانەکە و لە یاداشتێکیشمان ئاراسی وەزارەتی پەروەردە کرد لە یاداشتەکە داوای ئەوەمان کرد هەم کری خوێندن لە خوێندنگە ئەهلیەکان کەم بکاتەوە کە بیزە لە وەرزی دۆمانیان توانیوە داوامی خوێندنگاکان بکەن وەکو خوێندکار نەچۆتەوە ناوەندەکانی خوێندن و داواشمان لە وەزارەتی پەروەردە کە بۆ خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیی بیکا بە دوخول عام بەشداریکردن لە تاقیکردنەوە گشتەکان و تاقیکردنەوەی وزاری لەبەری خۆتان زان خوێندکار لە ئێستا لە بارودۆخێکی هەم دەرونینە هەموارە هەم کەسوکارەکەی و خێزانەکەی لە بارودۆخێکی اقتصادی خراپایە کە ڕەنگە دوجار ئەمە ڕنگدانەوەی هەبێت لەسەر دەرونی خوێندکار بۆیە باشتر وایە کە وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە ئێستاش دەرفەتماوە جارێکی تریش ئەبینین مەترسی ڤایرۆسی کۆرۆنا جارێکی ترسەری هەڵداوەتەوە و مەترسیەکە جددیتر بێ لەوانێ لەوەی کە لە چەند مانگی پێشوا بینیمان باشتر وایە کە ناوەندەکانی خوێندن نەکاتەوە بۆ خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیشی بکە بە دوخول عام و سەرجەم خوێندکاران بەشداری تاقیکردنەوە وزارەکان بکە بە بڕای ئێمە کە بە یاداشتی ڕسمیش ئاراسی وەزارەتی پەروەردەمان کردو وەزارەتی پەروەردە لە ئێستا ئەگەر ئەوە نەکا خەدرێکی گەورە لە خوێندکاری قۆناغی 12 کە دوجاریش ئەم خوێندکارانە بەرەو مستەقبەل و دیاریکردنی ئایندەیان لەسەر کاری ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەین ئەو بەشێکە لە کارەکانی ئێوە کاک جوتیار کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕەنگە بەتەنها ئەگەر بێ بەتەنها سەربەخۆ کار بکات وەکو پێویست نەگەیە بە ئامانجەکان ئێوە چۆن توانیوتانەکە پەیوەندی دروستکەن لەگەڵ ڕێکخراوەکانی لاوانە لەگەڵ ڕێکخراوەکانی مامۆستایانە چونکە ئێوە لە ناو ناوەندەکانی خوێندندان ئەم ڕێکخراوانی تریش پەیوەندیان بەکاری ئێوە هەیە ئێوە توانیوتانە پەیوەندیەک دروستکەن لەگەڵ ئەوانە بۆی بە زووتر بگەن بە ئامانجەکانتان خۆی بەدڵنیاییەوە ئەمڕۆ ژماری خوێندکار لە ناو ناوەندەکانی خوێندن نزیک بۆتەوە لە ملیۆنی 400,000 خوێندکار کە بە تقریبی نزیکی یەک لە سەرسەی کۆمەڵگاکە لەبەرەوە خواست و داواکاریەکانی خوێندکاران بەتەنها ڕێکخراوێک و دوو ڕێکخراو بەڕاستی جێبەجێ نابێت پێویستمان بەکاری پێکەوەی هەیە پێویستمان بۆ هەیە دەست بخینە سەر هەموو ئەو کەلێن و کەموکورتیانەی کە لە ناو ناوەندەکانی خوێندندایە ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان و بە تایبەتی ئەگەر ڕوونتر قسە بکەین لە دەڤەری سلێمانی کە ئێمە زۆر جار بووە ینی باسکراوین کە ئێمە باڵا دەستین و هەموو شتێکە خۆمانین ئێمە لە زۆر شوێنی تر باشتر بووین بەوەی کە ڕێگریمان نەکردووە لە هیچ ڕێکخراوێک کە ئەگەر بیەوێت کارێک بکات لە بەرژەوەندی خوێندکاران نابێ بەڕاستی چونکە ئێمە وەکووتم کارێکمان کردووە کە بەبێ جیاوازی خزمەتی خوێندکاران بکەین لەبەرەوە گرفتێکمان نەبوو لەوەی هەر ڕێکخراوێکی تر دێ کارێکەکە بۆ خزمەتی خوێندکاران وەکو کۆمەڵی خوێندکاران زۆر جارەیە مبادرەشمان کردووە تومانە ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئامادەی کاری پێکەوەین بەڵام هەر نابێ ئێمە ئامادەیەمان تیابێت و بەڵام لە ڕێکخراوەکانی تریش بێن ڕێگری بکەن لەوەی کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کارێک بکات بۆ خزمەتی خوێندکاران بێ بۆ خزمەتی ناوەندەکانی خوێندن بێ بەڕاستی کارەکە بە هەماهنگگی و بە هاوبەشی هەموو لایەکەکرێنێک بە تەنها ڕێکخراوێک بەڵام دووپاتی یەکەمەوە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەوەندەی توانی بێتمان چی لە بەرژەوەندی خوێندکارانە بوو بێ بە تەنها خۆمان بوو بێ یاخود لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بوو بێ درێخیمان نەکردوەوە سەردان و پەیوەندی و کۆبوونەوە و بەیاننامەی هاوبەشیشە بووە سەبارەت بە پرۆسی خوێندن لەبەرەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان خۆی بە خزمەتکار و داکوکاری سەرجەم خوێندکاران زانێ بەجیازی هیچ بەنەنجی نازانێت کە دەست پێش خەریب کا لەگەڵ ڕێکخراوەکە بۆ ئەوەی کە بتوانێت خزمەتی خوێندکاران باشە کەواتە کە سەرکردایەتی نوێیەکێتی بڕیاری نوێکردنەوەی کێتیدا ئێوە تا چەند بەم پەیامانەی سەرکردایەتیەکێتی دڵخۆش بوون و تا چەند ئەو دڵخۆشیی سەرکردایەتیەکێتی بەڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە هەیەی ئێوە توانیتان لە ئاسیەمە یابن
وڵا بەتاکی دەشێتی پێیناوەتە خۆناغێکی نوێەوە سەرکردایەتیەکی نوێەوە سیستەمێکی نوێ لە بەڕێوەبردن کا سیستەمی هاوسەرۆکاتیە ئێستا پێڕۆ دەکرێت لە ناوچێتی نیشتیمانی کوردستان نەک بە تەنها توێژێکی وەک خوێنکاران و ڕێکخراوێکی وەکو ئێمە کۆمەڵی خەڵکی زۆر لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئومێدێکی پیا کردو کام سەرکردایەتە نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت کارێ بکە بۆ خزمەتی سەرجەمشین و توێژەکانی کۆمەلگا و بە تایبەتی ئێمە تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە گرفتی هەرە گەورەی ئەم وڵاتە ئێستا ئەوەیە کە نەبوونی کارە بۆ گەنج کێ گەنج ئەوەیە کە خوێنکارێکە زانکۆ تەواوە کاتۆچێتە ناو بازاری کارەوە نە لە کەرتی گشتینە لە کەرتی تایبەت ناتوانێت کاری دەست پێ لەبەرەوە ئەرکی ئێستای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر قورسا خەڵکێکی زۆر ئومێدی پێیانە بەو هیواین کە لە ئاست مۆحی ئێمە وەکو ڕێکخراوەکە و سەرجەم خوێنکاران بەبێت جیاوازی بن بۆی کە بتوانن کارێک بکەن ئەو ئومێدی کە خەڵک پێێتی دەرەنجامی هەبێ بۆی بڵێن سەرکردایەتی نوێ توانی کاری نوێ بکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگینا گۆڕینی دەموچاوسیە شێوازی سیستەمی بەڕێوەبردنی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ نییە ئەگەر خۆی نەبینێتەوە لە خزمەتکردنی سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا و بە تایبەت خوێنکاران باش کاک هێمن ئەو پشتگیریە معنەوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆمەڵی خوێنکارانی کوردستان یەکات تا چەند ئەمە پاڵپشتێکی گەورەیە بۆ ئێوە تا چەند ئەمە ئێوە گەێنێتە ئەو قۆناغی کە شانازی بکەن لە حیزبێکدا کار بۆ حیزبی ئەەکەن کە هەمیشە نوێ ئەبێتەوە لە هەمان کاتا کار بۆ چینێک ئەەکەن کە چینی خوێنکارانە ئەوە تێ چینی خوێنکاران ینی ڕۆشن بیرترین چینی کۆمەڵگەن ئێوە تا چەند پشتگیرەکانی یەکێتی ئەوەی زیاتر خسۆت ناو خوێنکاران و لە ناوەندەکانی خوێندندا ڕۆلی زیاتری پێداوە خۆی لە ڕاستیە هیچ ڕێکخراوێک ناتوانێت بەبێ پشتگیری مادی و معنەویش ئیشوکارەکانی خۆی وەکو پێویست ئەنجام بدا بە خۆشحاڵیش و کۆمەڵی خوێنکارانی کوردستان ئۆرگانێک لە ئۆرگانە فەرمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە حتمما هەم پشتگیری مادی هەم پشتگیری معنەوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆمەڵی خوێنکارانی کوردستان و بۆ تێگەیشتن لە کاری کۆمەڵی خوێنکارانی کوردستان ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەوەی کە کۆمەڵی خوێنکاران زیاتر دەستکراوە بتوانێت هەم داخوازی و خواستەکانی خوێنکار بەلایانی پەیوەندیدار لە حکومەت بگەێنێ و هەمیش خۆی کاری لەسەر بکات بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی خوێندکاران خۆش دەزانی لە هەر سیستەمێکە لە هەر مەسەلەن ڕێکخراوێک یاخود لە هەر حیزبێکە پشتگیری دارایی و پشتگیری معنەوی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ڕێکخراوەکە وەکو پێویست بتوانێت ئیشەکانی خۆی جێبەجێ بکات زۆر باشە کەواتە توانیتانن لە هەمان کاتدا پەیام و کاردانەوەکانی خوێنکاران لە ناوەندەکانی خوێندندا بگەن مەسەکردایەتی یەکێتی بۆ کاری حیزبایەتی و ڕێخستن و بۆ کاری حکومداری بەڵێ بە دڵنیاییەوە چونکە بەشێک لەو داخوازانەی کە خوێندکاران هەیەە دوجار بۆ لەوانەیە بەخێر بشکێتەوە هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ توێژەشی کە پێ ئەوترێ خوێندکار و هەندێک لەو داخوازیانی کە خوێندکاری شەیەتی بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بۆیان جێبەجێ بکە لەبەرەوە ناچار ئێمە گەڕێنەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە خۆشحاڵی و بەرەوڕووی داخوازیەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان هاتووە و دیقەتیش بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانەیە جیاواز لە حیزبەکانی کە زۆرتر لە بایەخ و گرنگی وزەی گەنجان و وزەی خوێندکاران و توێژی خوێندکار تێگەیشت بێ هەر بۆیش کەمتر لە ساڵێک لە دوای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی خوێندکارانی کوردستان دامەزرێنێ کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش لە ڕابردوو لە ئێستاشا هەموو ئەو کارانی کە کردوێتی دوجار چۆتەوە خزمەتی کۆمەلگا تەنانەت لە سەردەمی خەباتی چەکداری کۆمەڵی خوێندکارانی کوردستان حضوری هەبوو سێ سکرتێری شەهیدی هەبووە باشە ببورە دوایین پەیامی خۆ حەزێکم ببیستم بەتایبەت کە ئێستا یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕۆژی ڕێکخراوەکانی خوێندکاران لاوانێکیتیە دوایین پەیامی تۆ بۆ خوێندکاران لە هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەردەوامین لەسەر ئەو کارە باشانی کە لە ڕابردووە کردومانەوە هیوادارین خوێندکارانیش چاوی ئومێدیان لەسەرمان بێ بۆ ئەوەی لە داهاتووە کاری باشتریان بۆ بکەین و هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو احتیمام و لەو گرنگی کە لە ڕابردووە بۆ کۆمەڵی خوێندکاران هەبووە زیاتری بکەن و زیاتری بکەن لەبەرەوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بتوانێت پێگەی خۆی زیاتر لە ناو توێژی خوێندکارە قایم بکە و ئومێدی شەکەم کۆمەڵی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چاوی زۆربەی خەڵکی کوردستانی لەسەر بۆ باشترکردنی ژیان و گوزەران و درەخساندنی دەرفەتی کار و ئەو بارودۆخەنە هەمواری کە هەرێمی کوردستانی گرتووە تێبپەڕێنە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جدی بێتە مەیدان و وەک هەمیشە بەرپرسیارەتیار کە قورسەکان بگرێت ژیانی فەرق لە پرساوی لە خیامەتەکانی زانکۆی سنووری پارێزگای سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان سوپاس دەکەین کاک جوتیار دوایین پەیامی تۆ بە کورتی بەتایبەت لەم یادەیە کە هەمومان ئومێدمان هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێ بێتەوە نوێ بوونەوەکانی دەستی پێ کردو بەڵخۆی دوجار حیزب و ڕێکخراوەکان ئامرازێکم بۆ خزمەتی کۆمەلگا نەگامانجد
وەکو پێشتر ئاماژەم پێدا خەڵکێکی زۆر و بە تایبەتی گەنجان ومێدێکی زۆریان لەم سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتمانی کوردستان هەڵچنیوە بەڵام هیوادارین ئەمە بەکردار ببینین بەکردداری خزمەتکردن و بەرەو پێش بچوونی کۆمەلگا بەکردداریەوەی کە دەرفەتی کار بۆ گەنجان و لاوانی ئەم وڵاتە زیاتر بەڕەخسێنرێ و زیاتر گرنگی بدرێ بە ڕێکخراوی کۆمەڵی خوێنکارانی کوردستان بۆی بتوانین ئێمە بە پیشەیانەتر ئەرکەکانمان جێبەجێ بکەین چکە بەبێ پشتیوانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتمانی کوردستان ئەرکی ئێمەش قورسە بێت بەرەوە هیوادارم هاوکار و هەماهنگمان من بۆی کە بتوانین ئەرکی ڕاستەقینی خۆمان ڕست جوتیار مححمود لە پرساوی لە خیزانەکانی کۆمەڵی خوێنکارانی کوردستان سپاس دەکەین زۆر بەخێر بێن خۆشەویستان کۆتایمان بە تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆ هێنا سەماکە لەسەر نێوبوونەوەیەتی نیشتمانی کوردستان کە بێگومان ینی سەرەتاکانی دەرکەوتون دەستی پێ کردووە زانیمان وە گوێبیستی میوانەکانمان من بۆی کە نێوبوونەوەیەتی ناوڕێکخراوەکانیشە دەستی پێ کردووە و بەردەوامە تا ئەڵلقەیەکی تروسبینی هەموو لایەکان لە خۆشییا بن. یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئاوادارم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی سەفین لە بن دێو یەکێتی لە بن نایە یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئاوادارم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسانیم یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئاوادارم بابەری شۆڕشینم ئەوەندبیری یەکسان یەکێتی نیشتیمانی